دەربارەی بابەتی سێمی بەرنامەکەمان باس لە گرانبوونی نرخی گۆشتەکەین بە دیاریکراوی گۆشتی سوور کە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە شێوازێکی زۆر بەچاو نرخەکەی بەرز بووەوە بە شوێن هۆکارە پرسین دەربارەی هۆکارەکانی بۆچی بەو شێوەیە ڕێگە چارەکانی یاروەها باسکردن لە سامانی ئاژەڵ و بە دیاریکایی سامانی ئاژەڵ مەبەستمان لە بەرهەمە گۆشتەکەیەتی بە میوانداری زۆر بەڕێز کاک شارۆخ محەممەد ئەندازیاری کوشت و کاڵی و هەروەها ڕاوێژکاری ئابووری سامانیان. بەخێر زۆر سپاس دەبێنێ. ئێستا حالیان کیلۆیە گۆشت لە بازار بچەنە؟ بەڵێ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی بەڕێزی و شاشە جوانەیە بەنایخوا. ئەمە بابەتی گرانبوونی گۆشت و بەرزبوونەوەی گۆشت ڕۆژ بە ڕۆژ بابەتێک نییە تایبەت بە گۆشت بێت. ئێمە لە تەواوی جیهان لە دوای کۆڕۆنا و گۆڕانکاریانی بەسەر ئابووری جیهانە هاتووە ئێستا، یعنی کاریگەری هەبوو لەسەر گرانبوونی تەواوی کاڵا و پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی تاکەکانی هەموو کۆمەڵگایەکەوە. ئەمە بەڵام کە بابەتێک دەهێنرێت و چڕ دەکرێتەوە لەسەر بابەتی گۆشت، باس و بابەتەکە ئەوەیە کە گۆشت خۆی یەکێکە لە خۆراکە شاهانەیەکان، یەکێکە لەو خۆراکانی کە بەرزترین ئاستی هەیە لەسەر وەکوڵەی بەهای هەیە لەسەر سفرە و خوانی خێزان و لە چێشخانە و میوانخانەکان و تا ئاستی مەعیشەتی کۆمەلگای پێدەپێورێت. ئەو کۆمەلگایەت تا چەند کۆمەلگایەکی گۆشخۆرە چەند دەتوانێت پێداویستەکانی خۆی تاک وەکو تاک پێداویستی خۆی لە پرۆتینی ئاژەڵی وەربگرێت. بەرزبوونەوەی نرخی گۆشت لە هەرێمی کوردستانی شتێکەڵکێشە لەگەڵ ئەو بابەتە جیهانیە بە شێوازێکی گشتی. لە ئێستاە باز لەوە دەکرێت مەسەرەن کە گۆشت لە بینی 19,000 بۆ 20,000 دینارە. تاوان ئەگەر لە بیرمان بێت ئەمە لە 12,000 و 14,000 و 16,000 و 17,000 و قۆناغ هاتوۆتە ئەم ڕۆژگاری ئەمڕۆمان. ئومێد دەکەم لەو قۆناغە بمێنێتەوە و ناچار نەبین گۆشت بە گرانتر بکڕین بەڕاستی و پێویستە ئەمە خەمی لێ بخورێ. بابەتێک نییە تەنها پەیوەست بێت بەوەی کە جاران ئەیانگوت کە ئەم شتە گرانە مەیخۆ هەرزان دەبێت. ئێستا ئەو بابەتەکە لەوە دەرچووە، پێویستە ئێمە بابەتەکە هەرزان بکەین و دەستەبەریکەین بۆ خۆمانەوە تاموچێژیشی لێوەربگرین. نیعمەتێکی خوای گەورەیە و خۆراکێکی بەسوودە و تاموچێژێکی خۆشی هەیە و بەهایەکی خۆراکی بەرزی هەیە. بۆیە بەوە دەستبەردار نەبین کە مادام گرانە نەیخۆین، نا ئەبێ باز لەوە بکەین ئێمە ئەبێ استراتیژمان هەبێ بۆ بەرهەمێنانی گۆشت، بۆ ڕاگررتنی نرخی گۆشت، بۆ دابینکردنی گۆشت بۆ کۆمەڵگای خۆمان، بۆ خێزانی کوردی بە کوالیتێکی باشەوە بە نرخێکی گونجاو. کێشەکە لە بەرهەمهێنانی گۆشتە لە کوردستانیان هاوردەکردنیان لەبەروی خواستی زۆر لەسرە گران بووە. مامۆستایان بەگشتی سامانی ئاژەڵی لە هەموو وڵات و لە هەموو حکوومەتێکە استراتیژێکی تایبەت هەیە کە کەرتی کشت و کاڵ و کشتتوکاڵی لەسەر ئاراستە دەکرێت. لە کوردستانی خۆمان تا ئێستا ئەگەرچی هەوڵی زۆر هەیە و پلانی زۆر هەیە و بەرنامەی زۆر جوان هەیە و خەڵکی پسپۆر و شارەزای زۆر باشمان هەیە، هەم ئەو بابەتانە کراوە. بەڵام ئێمە لە بواری کردداری، لە هەنگاونانی کردداری تا ئێستا استراتیژی بەرهەمهێنان لەم وڵاتەیە نەکەوتۆتە سەرسکەی خۆی کە ئاژەڵدارێک خاوەن پرۆژەیە کەسێک کە بە خێوکەری ئاژەڵەکە کە پرۆژەی پەلەوەری هەیە، ماسی هەیە، یان خەریکی بەرهەمهێنانی گۆشتی سوورە لە ئاژەڵی ورد لە مەڕ و بزن و کاوڕوبەرخ یاخود گاو جوانەگا بە خێودەکە بۆ گۆشتی سوور تا دەگەینە بابەتەکانی بەرهەمهێنانی شیر لەم وڵاتە. جەدوایەکی اقتصادی عملی علمیمان زۆرە، جەدوایەکی اقتصادی عملیمان نییە کە درابێت بەدەستی بۆ بەرهێنەری کوردی بەدەستی خاوەن پرۆژە ئاژەڵیەکانەوە کە بتوانێت لەسەر ئەو داتا و زانیاریانە ئیش بکە و پرۆژەکەی جواب داتەوە بۆی قازانج بکە. بە دیاریکراوی من دەمێ ئەوە بڵێم دەکرێت لە هەرێمی کوردستان گۆشت بەرهەم بهێنین بە کوالێتێکی زۆر باش بە تاموچێژێکی کوردەواری خۆمان لە هەمان کاتدا خاوەن پرۆژە قازانج بکە و گۆشت فرۆش قازانج بکە و ئێمەی هاوڵاتی بتوانین گۆشتێک بە کوالێتێکی باش و بە تامێکی خۆش و بە تەندروستێکی باش بە نرخێکی گونجاو بکڕین. کێشە چییە؟ لەکوێ ئەم بابەتە هاتووە؟ بەشێکی پێویستە بەو گرانبوونەی کە بەرزبوونەوەی نرخی کاڵا و خۆراکە لە جیهاندا، بەشێکی پێویستە بە تێچووی گواستنەوە. ئێمە وڵاتێکی هاوردەکارین، سەتی وەکو بڵێ نسبەیەکی زۆر کە داتای دقیق نییە با نسبەکە بۆ دقیق و بۆ سەراحەتە نەڵێن، بەشی زۆری اعتیمادی ئێمە وەکو بەکارهێنەری گۆشت یان گۆشت کە دەگاتە چێشخانە و سەرخانە و چێشخانە و مەسەڵەن سەر سفرە خوانی خێزانی کوردی لە دەرەوە هاوردە دەکرێت. گرفتەکە لە هاوردەکردنیشان نییە،
بەڵام گرفتەکە لە ئالەتی هاوردەکردنە و لە ئالەتی بەخێوکردن لە ناوخۆی هەرێمی کوردستان. بەڵێ چۆن ئەوە بۆچی دوای ئەوەی کەوتمان نرخی گواستنەوە گران بووە ئێمە تەنها کێشەمە لەسەر ئاژەڵەکە نییە لەلایەکی ئێمە ئاژەڵ هاوردەکەین ئالیکەکەیشی هاوردەکەین پێویستی و کەرەستەکانیش هاوردەکەین بۆ نمونە هەر ئەم ساڵ موادی خامی ئالێکی بەرهەمێک مەسەن یەکێک لە پێکهێنەرەکانی خۆراکی ئاژەڵی یعنی ئەگەر بە نمونە باسیکەین هەیەە 100,000 هەیەە $100 هەیەە مەسەن زیاتر نرخی چۆتە سەرەوە هەموو ئەو چوونە سەرەوەی نرخی ئالیک و تێچووی نرخی ئالیک تا دەگاتە دەستی بەکارهێنەر خاوەن ئاژەڵەکە وا دەکا ئەو ناچار بێت ئاژەڵ بە نرخێکی بەرزتر بفرۆشێت و لە هەمان کاتدا ئەو ئاژەڵی کە لە دەرەوە دێ بە هەمان شێوە لە جیهانە لەوێش لە شوێنی خۆیان عینن بابەتە ینی هەینان ئالیک گران بووە کری گواستنەوە گران بوو بۆیە بەرهەمێنان گران بوو بە گرانی دەگاتە دەستی بەکاربەر ئێمە لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد گرفت لە هاوردەکردنی ئاژەڵ نییە گرفت لە ئالێتی هاوردەکردنی ئاژەڵەکەیەتی ئێمە بە هاوردەکردنی ئاژەڵی ئامادەکراو بۆ سەربڕین کێشەمان هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بتوانین ئەو بابەتە بگۆڕین ئالێتەکە لە هاوردەکردنی ئاژەڵی قەڵەوکراوی ئامادە بۆ سەربڕین بگۆڕین بۆ ئاژەڵێک کە هێشتا ئامادە نەکراوە بۆ سەربڕین و بچووکە و نەگەشتە خۆناغێکە بۆ سەربڕین ئامادە بێت لە هەر ناخۆی هەرێمی کوردستان کۆمەڵێک قازانج دەکەین یەکێک لە قازانجەکەی هێنانە خوارەوەی نرخی گۆشتە قازانجی دووەمسیەمی ئەوەیە ئوستاز ئێمە بەو بابەتە هەڵاو هەنگامەیە کە لە ناو گوندەکان و لە دەوروبەری شارەکان و لە ناو پرۆژە ئاژەڵیەکان هەبوو نەما هەزاران بەخێوکەری ئاژەڵ لە گوندەکان دەستیان بەردا لە بەخێوکردنی ئاژەڵ لەبەرەوەی کە ئەو ئاژەڵی بەخێو دەکرد فەلاحی کوردی خاوەن ئاژەڵی کوردی ئاژەڵی بەخێو دەکرد لە ناخۆی هەرێمی کوردستان سەردەمانێک کە دەیبردە بازار ئاژەڵێکی تر لە دەرەوە دەهات ئامادە بوو بۆ سەربڕین گۆشتێکی باشتری دەدا بووە قەساب و فرۆشیارەکە قازانجێکی باشتری لێ دەکرد ئامادە نەبوو ئاژەڵی بەرهەمهێنەرە کوردیەکە بکڕێت ئێستا لەم قۆناغەیە کە ئاژەڵ لە دەرەوە گران بووە ناچارین باز لەوە بکەین بینەوە سەر ئەسلی مەبەستەکە کە ئەوەیە ئێمە دەبوایە لە بنەڕەتا دەستبەرداری ئەو بابەتە نەبین دەستبەرداری هەموو خێزانە دەستڕەنگین و جوانانە نەبین کە لە گوندەکانی کوردستان خەریکی ئاژەڵداری و بەرهەمهێنانی ئاژەڵ بوون بۆ زانیاریت بابەتەکە تەنها ئەوە نییە ئاژەڵدارەکان وازیان هێنا تەنها ئەوان زەرەرکەن و بەرهێنەرە کشتتوکاڵەکانیش زەرەر دەکەن ئەوانەی کە جوتیاریشن زەرەر دەکەن بۆچی لەبەر ئەوەی کە ئێمە سامانی ئاژەڵیمان پشتگوێ خست و لە بەرهەمهێنانی ئاژەڵ لە وڵاتە کەم بووە پەینی ئاژەڵیمان کەم دەبێتەوە هەر ئەنی بنمونە ینی ئەوە سوچێکی بەسیتی ینی بچووکی بابەتەکەی کە پەینی ئاژەڵی کەم بۆیەوە جوتیاران و بەرهەمهێنەرە کشتتوکاڵەکان ناچار دەبن بۆ پەنا بۆ پەینی کیمیایی ببن کەواتە ئێمە لەوێ جارێک کوالێتی تەماتە و خیارەکەشمان تێکدا لە کاتێکا دەکرێت بە سەمادێکی ئۆرگانیکی کە لە پاشماوەی پرۆژە ئاژەڵیەکان هەیە ینی کشتتوکاڵێکی ئۆرگانیکی کشتتوکاڵێک کە ینی لانی کەمتر ماوادی کیمیایی تێدایە ئێمە گەر جاران ترسێکمان هەبوو تەنها موبیداتێک مەسەن خەکەرێکی مێرو بە ڕۆکەکاندا بکەین ئێستا لە ژێریشەوە هەمووی سەمادی کیمیایی بەکاردێنین ئەوە ینی دیوێکی بابەت دیوی دووەمی بابەتەکەیە کە ئەو تەنها هەر گۆشت نەبوو یعنی کە ئاژەڵدار وازی هێنا لە ئاژەڵ و ئاژەڵی ئامادەکراو لە دەرەوە هات کەواتە فرۆشی ئالیک و بەرهەمە خۆراکی ئالیکەکانیش لە وڵاتە کەم دەبێتەوە بە دیاریکراوی 2 ساڵی ڕێکە ئێمە لە کوردستان دەستمان کردوتەوە بە چاندنی ڕوەکە ئالیکیە ئابوووریەکان کە قازانجی زۆریان هەیە بۆ بەرهێنەری کشتتوکاڵی قسەم لەگەڵەوەنی هەندێک جوتیار هەندێک بۆ بەرهێنەر لەبەرەوەی پلانێکی دیاریکراوی نییە بەبێ پلان چۆتەنەوە بابەتەکەلوانی خەسارێ کردبێ ئەگەر نا بە دیاریکراوی بەرهەمهێنانی گەنمەشامی لەم وڵاتە ینی باس لەوە دەکرێت بە ڕێژەی 500 زیادی کردووە بۆچی لەبەرەوەی ئێمە جارێکی تر گەڕاینەوە بۆەوەی ناچار بین لە ناوخۆ موادی خامی ئالیکی بەرهەم بهێنین و ئاژەڵ بخێوکەین بۆ بەرهەمهێنانی گۆشتی خۆمان زۆر باشە ینی ئەو پرسیارە ئێستا دێتە ئاراوە کە ئەو گۆشەی هەیە ئێستا لە کوردستان تەندروست هەیەننا بۆ پێکە باست لەوە کرد زۆربەی هاوردەکرێ بە کوردستان و باسخوازێکی زۆری لەسەر ئەم بابەتەش زۆر قسە لەسەر گۆشت و تەندروستی گۆشت و جۆری گۆشت و کوالەتی گۆشت دەکرێت لە کوردستان ئێمە ناتوانین بە دیاریکایی بە مطلقی بڵێن ئەو گۆشتەی لە بازارە تەندروست نییە یان هەمووی تەندروستە لێتان نەشارمەوە من بە خۆم زۆر هەستیارم بەرامبەر بە گۆشت
و گۆشتخۆرێکی زۆر باشن و پێم وایە گۆشتێکێکە لە خۆراکە زۆر بەتام و چێژ و تەندروستەکان و زۆر سەلامەتە بەڵام ئەگەر بە ڕێگایەکی سەلامەت بەرهەم بهێنرێت تەندروستی گۆشت تەنها پەیوەندی بە بەخێوکردنی ئاژەڵەکەەوە نییە پەیوەندی بە مامەڵەکردنیەتی لە بەخێوکردنیەوە تا دەگاتە سەر سفرۆ خوارد زۆر جار کەیبانووی ماڵەوە وا دەکات گۆشتەکە ناتەندروست بێ ینی بابەتەکە بەس نەبینەوە بۆ دەرمان و ئەو بابەتانە بەڵام ئەوەی ترسی خەڵکی ئێمە لێرە چییە باسی ئەوە دەکەن ئاژەڵ لە دەرەوە هاوردە دەکرێت ئاژەڵ لە دەرەوە بە جۆرێک بەخێو دەکرێت کە نازانی بەچی بەرهەمهێنراوە ئاژەڵ لە دەرەوە بە جۆرێک دەکاتە هەرێمی کوردستان نازانین لێ بەچی بەخێوکراوە لە ناوخۆ دەرمانی پێدرێت پرۆتینی پێدرێت دەرزی پێدرێ هەندێک مەسەن باس و بابەتیەوە هاتوتە ئاراوە کاڵێن مەسەن ڕقنی دەوازن بەکاردەهێنرێتەوە بۆ ئالیک هەموو ئەو بابەتانە هەیە بەڵام ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەسلی بابەت کێشەکە من پێم وایە کێشەی ئێمە لە کوالیتی گۆشت لەوە سەرچاوی هەڵگرتووە کە یعنی وەرگرتووە کە ئێمە لە هەموو لە تەواوی کایەکانی پرۆسە ئابوووریەکانی دنیا و کوردستانیش یەک کێشەمان هەیە ئەویش چاوبڕینە قازانجی زیادە ئوستاز تۆ کە سیر بکەیت ینی شەریکاتی گەورەی عالمی کە لە بواری وزە ئیش دەکەن کاولکاری وێرانکاریەکی زۆر دەکەن لە بەرامبەر بۆ بەدەستهێنانی ملیارات دۆلار کە خۆیان وەکو بڵێ پلانی بۆ دادێن و ئیشی بۆ دەکەن لە بەرامبەر ژینگە وێران دەکەن لەو سەرەوە ئەچێ مەبلەغێک پارە تەرخانەکە بۆ ڕێکخراوێکی خێرخوازی تا هۆشیاری ژینگە بڵاو بکاتەوە ئێمە لە کوردستان عینەن بابەتمان هەیە لە بەرهەمهێنانی هەر خۆراکێک بگری تا گۆشت تووشی ئەو کێشە و گرفتانە بووین من بە زۆر بە ئاشکرا دەمێ ئەوە بڵێم دەکرێت لە کوردستان خاوەن ئاژەڵ و خاوەن پرۆژەی ئاژەڵی جۆرەکە بەخێو بکە جوانەگای گۆشت بەخێو بکە کاور بەخێو بکە هیچ پەنا بۆ دەرمان و بۆ هۆرمۆنات و بۆ موادی زیان بەخشی ئەوەی کە پێ دەڵێن مسەرتەن یا هەر جۆرێکە نەبات و قازانجیش بکات بەڵام ئێمە گرفتەکەمان لەوەیە هیچ تێست و بۆکوڵی پشکنی نیەک نییە بۆ جۆری ئەو خۆراک و ئالیکانەی کە بەرهەم دەهێنرێت لە وڵاتە و لە دەرەوەش دێتە ناوخۆی ئەم وڵات ینی ئەگەر بێت و ئالیکێک و خۆراکێکی ستاندەرد و باڵانس بدرێ بە ئاژەڵ پێویستی بەو هەموو پرۆتین و دەرمان و دەرزیە نابێ بەڕاستی وەوە تەجروبەش کراوە با نەبێت بە قسەیەکی ڕۆژنامەنووسی ئێمە بە تەجروبە هەمانە لە کوردستان دەکرێت کێڵگەی پەلەوەری داواجن کێڵگەی بەرهەمهێنانی گۆشتی سوور لە ئاژەڵی ورد و گەورە بە ستانداردێکی زۆر زانستی و بە کوالێتێکی زۆر باش بەبێ پشتبەستن بە مەوادی کیمیایی تەنها بە پێدانی ئالیکێکی باڵانسی تەندروست گۆشتێکی تەندروست و بە تاموچێژێک کە جاران دەیانگول لە ماڵێک گۆشت لێنرا بۆنی بەگەڕک بە کۆڵانەکەیە بڵاو دەبەوە بگەینەوە ئەو قۆناغە خاوەن ئاژەڵەکە قازانج بکە و گۆشت فرۆشەکە قازانج بکە و ئێمە کە هاوڵاتین و بەکاردێنین قازانج بکەین چونکە تەخەلول مەسەن خەلەل لە پێدانی ئالیک و بەخێوکردنی ئاژەڵ کە خاوەن ئاژەڵ زەرری لێ دەکات گۆشت فرۆشیش زەرری لێ دەکات من بە هۆکاری ئەوەی کە مەسەرەن شارەزاییم هەیە لە بەرهەمهێنانی گۆشتی سوورە ئەزانم کە ئەو هۆکارانە بە درێژایی ئەم دەیان ساڵە کە تەجروبەمان لەسەر ئاژەڵی هاوردە هەبووە لەسەر ئاژەڵی ناوخۆ هەبووە بچووک و گەورە لەسەر بڕینیەوە لە بەخێوکردنیەوە تا سەر سفرۆخوانەکان تێگەیشتین کە ئەو هەڵانەی لە استراتیژی لە قۆناغەکانی بەخێوکردنی ئاژەڵا دەکرێت هەمومان لێ زەرمەندین و دوزار بەکارهێنەر زەرەر دەکا و خەسارە لە جیرفانی هەمووشماندا کە ئەڵێن بەگران گۆشت دەکرێت باش ئەوەی لەسەر هاوڵاتی بێ ینی چۆن گۆشتێکی تەندروست بناسێتەوە یاخۆ چۆن بزانین ئەمە زۆر جار باسی ئەوە دەکرێت ینی کاکە خۆ ئێمە مختبەرێکی فیزیایی کیمیایی لە فیزیایی لە بنباڵمان هەڵ ناگرین بڕۆین بۆ لای قەسابەکە گۆشتەکە پشتنینێکی بۆ بکەین اینجا بیفرۆشین خۆی من پێم وایە ئەبێ جارێ شۆڕشەکە شۆڕشێکی فکری بکرێت بۆی ئەم ئیشە ڕاست بکەینە چۆن منێک کە بەرهەمهێنەری گۆشتی سوورم کە ئاژەڵم هەیە ئاژەڵ بەخێو دەکەم ینی ئەوە بهێنمە بەرچای و خۆم ڕقابەیەکی خوای لەسەر خۆم حساب بکەم کە ئەم گۆشتە بە سەلامەتی نەگەیشتە دەستی بەکارهێنەر من هەرچەنێک ئەوەکە وڵێ پارەی زیاد دەست بخەم لەسەر حیسابی تەندروستی خەڵک پارەکەم لەوانەیە حەڵال نەبێ ئەوە یەک دەبێت لێ دوایی بەڕێزان کە مثلەن بازرگانی دەرمان دەکەن لەم وڵاتە ئەبێ بای ئەوەنە ئیخلاسیەت و دڵسۆزیان تیا هەبێ ئەزانن کە دەرمانێک زیان بە تەندروستی خەڵک دەگەینێ با خۆشیان قازانجی لێ بکەن نەهێنە ئەم وڵاتە کارگەیەکی ئالیک کە ئالیک بەرهەم دەهێنێ بە هەمان شێوە قەسابێک و گۆشت فرۆشێکیش بە هەمان شێوە کە گۆشتە فرۆشی ئەزانی کە ئەم گۆشتە ئەم ئاژەڵە کە سەر بڕاوە خەلەلێک لە گۆشتەکەی ئاهەتی و پزیشکێکی ڤێتەرنەری فڕێدا نابێ خۆی عاجز کات و نیگەران بێ ئەبێ بزانێت کە ئینشاءڵڵا خوای گەورە لەلایەکی تر تعویزی بۆ کاتەوە قەربووی بۆ کاتەوە قەرار نییە ڕزقی تۆ تەنها لەسەر ئەوە بێ بۆ یەکە کەلەشێکە بێتە بازاڕەوە ئەیکەی بە 100 کیلۆ تەندروستی 100 عایلە و خێزانی پێوێران دەکەیت چۆن بکرێت مەسەن بینە سەر بابەتەکە چۆن بتوانین ئێمە وەکو هاوڵاتی بڕۆینە بازار گۆشت بناسینەوە
گۆشت سێ پشکنینی فیزیایی زۆر ئاسانی بۆ دەکرێت یەکێکیان ئەوەیە کە تۆ بە ڕەنگی گۆشت تا گۆشت بناسیتەوە گۆشتی ئاسایی ڕەنگێکی سووری کاڵە گۆشتی گوێرەکە بە مەسەن قسەی لەسەر بکەم ڕەنگێکی سووری کاڵە پێی وەردی پێ دەڵێن ئەحمەر مەسەن يعني فاتح لە عەرەبیاڵن سوورێکی کراوە یان وەردی یان ڕەنگێکی سووری کاڵ ئەمە چەندێک سووری کاڵ بێ بە تۆ ئەڵێ ئەم ئاژەڵە تەمەنی ئاساییە لە تەمەنێکی بچووکە سەر بڕاوەکە پیر نەبووە تا گیر بێت و ڕشاڵەکانی زیاد بێت و مەکوڵێ کۆندامی هەرست ماندوو بکە چەندێک سووریەکەی بەرەو سەرەوە بچێ چەند تێرتر بێ ڕەنگی سووریەکە ئەوەندە تەمەنی ئاژەڵەکە چوەتەوە سەرترەوە زۆر جار ئەمە خۆراکەکەش تەسیری لێ دەکات لە ڕەنگی گۆشتەکە ڕەنگێکی گۆشتەیە کە دەبێت کڕیار خۆی لێ بپارێزێ ئەویش لە لای ئافرەتان پێڵەن پەمەی چڵکن یا پەمەی زۆر کاڵ ئەمە تەنها لە یەک حاڵەتە دروستە بیکری لە گۆشتی گوێرەکەیە کە هەیکەلی ئاژەڵەکە زۆر بچوک بێ بە ئێسقانەکە بیناسیتەوە ئەگەر نا تۆ ئاژەڵێکت بینی مەسەڵەن ڕانی گوێرەکەیەک هەڵواسراوە وەزنی لە 30 کیلۆیە تا تەنها ڕانەکەی و ڕەنگێکی پەمەی زۆر کاڵ و چڵکنی هەیە ئەمە پێت دەڵێم ئاژەڵە یان پێش سەربڕینی نەخۆش بووە تاوە یان لە کاتی سەربڕینە ئەوەڵێ وەکۆڵێ گیانی دەرچۆ و دەرنەچۆ اینجا سەربڕاوە فریا سەربڕینێکی تەندروست نەکەوتووە بە خۆشبەختانە ئەوە با بڵێم کە لە وڵاتی ئێمە کوالەتی کۆنتڕۆڵی قسابخانەکان تا حدێک مەسەن توانیوانە بابەتە کۆنتڕۆڵکەن و خەڵکی ئێمە ترسینە لەو بابەتە کۆمەڵە ڕەنگ و تستی فیزیایی تر هەیە گەرە ویستان باسی دەکەین ئەگەر دەرفەت نییە باس وڵات بە دەرفەت نییە زۆر بە کورتی ئەگەر باسمان لە گرانبووی نرخی گۆشت کرد ئەمە ئەکرێ دابەزێواتە یا بەردەوامە بێت چکە ئەی بۆ نیسک و ساوەرگران نابێ یانەی حرمەتەن مەست خوانەخواسە بەخی نیعمەت نیە ڕۆژگارێکە بوو تۆوی گسک هاڕاو خەڵگەی خوارد ئەمە نیعمەتن بەڵام بەڕاستی ینی هەر ئەوانی کە خواستی زۆر لەسرە گرانە بێ گۆشت ئەکرێ هەرزان بکرێت و ئەکرێ بە کوالەتیی باش بەرهەم بهێنرێت و ئەکرێ بە نرخێکی هەرزان بگاتە دەستی هاوڵاتیان ئەبێ ئێمە لەم وڵاتە ماوەسەیان ئەبێ شۆڕشێکی کشت و کاڵیمان هەبێت شۆڕشێک بکەین کشت و کاڵ و سامانی ئاژەڵی لە بەرهەمهێنانی تەقلیدیەوە بگوازینەوە بۆ قۆناغە پیشەسازیەکە لەبەرەوەی لە وڵاتی ئێمە تێچووی هەموو شتێک بەدەست دەکرێت و تەکنیکات پیشەسازی و تەکنەلۆجیا نەچۆتە ناو بەرهەمهێنانی سامانی ئاژەڵیەوە بۆیە ناتوانین گۆشت بە نرخێکی هەرزان بەرهەم بهێنین ئەمە چۆن دەکرێت بەوە دەکرێت ئێستا وەکۆڵێ سولالاتی پیور لە وڵاتی خۆمان بەرهەم بهێنرێت ئەم سولالەیە کە ئێستا لە هۆڵندا لە ئیسپانیا لە ئەوروپا تەنانەت لە ئێرانیش لە ڕۆژێکە ئەگەر 8 کیلۆ ئالیف بخوا لە کیلۆنیوێک بۆ سەرەوە گۆشتی سوورت وەزنی گۆشتە داتێ ئاژەڵی خۆمان کەمتر لە کیلۆیەک و کیلۆیەکە دەداتێ ئەمەوا دەکات تۆ ناچاربی ئالیکێکی زۆر بدەی وەزنێکی کەمت دەداتێ ئاژەڵەکە بۆیە خاوەن ئاژەڵ ناچارە گۆشت ئاژەڵەکەی بە نرخێکی گران بفرۆشێ دیوی دووەمی هاوردەکردنە دیسان ئاعتیمادکردن لەسەر هاوردەکردنی بە موادە خامەکانی ئالیک لە دەرەوە هەرێمی کوردستان خاوەنی سامانێکی گەورەیە لە پێکهێنەرە سەرەکیەکانی بۆ بەرهێنان لە بواری کشتوکاڵ و سامانی ئاژەڵی و دەکرێت لە ناوخۆی هەرێمی کوردستان مادە خامەکانی ئالیک بەرهەم بهێنرێ و سولالاتی تایبەت بە گۆشت ئینتاج بکرێت کە خێرایی گەشیان زۆر زیادە بە کەمێکی کەمتر لە خۆراک بە ماوەیەکی کەمتر بتوانن بەرهەمێکی باشترمان بدەنێ و زیاترمان بدەنێ 2000 تێچووی بەرهەمێنان کەم دەبێتەوە نرخی گۆشتش کەم دەبێتەوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز شارۆخ محەممەد ڕاوشکاری یاگوری سامانی ئاژەڵ سپاس بۆ کاتتان.